چاوشم کوشت بەرەمە نانی دلاوەکینی برارم نانا سەر پەرت و بەرەکەێنێ ها چوار برا ڕۆی نای چکویوە وی فرۆدەڕەوار مەتاوی مەل نمو پانە لوە سەر ئانە پەشتی تۆ پلەکانەکەینی پەشتی تۆ ئەنا ئەما ڕقم دویکین ئەمای مایمێ ئانە ئارا دێ بەس ئارمەنە نەری ناسەرۆ لوێ بەرەکەی کارە بووی ئابرێکە کەرەمەنێ نای ئەوروپا نەژەی مەخی باپنەواشوو چنیوە چواردە ساعتە هەر خوای خوێمێ ئەرێ خاسا من یاریم کوشتی یەک کێڵم کردن ئەنە حاڵە ئیسە کوشیا خەبت نەبوو زانی ویشە کۆرە نا هەر کوشتیم تەمام کوشتیم نا ئەنەش ئیوە شاکۆتەرەت لێ ئاوەکەی چێرش کۆرە برا کوشتم وەسڵ وش بەرکەروانێ بڕاکە هەر یاریم کوشتی بۆرێ بشەوە فڕم وەرە ئاوەکی داخینی پێش اینای بەرو سۆنیۆ چیش کردی چوار هیچتا نەمەردەن وەڵا خاسە منە ناون یاخسیز لێ کردی چوارم زیر نەکردەوە من چەنی دوێ قسەی کەرو چوار قسەیانە واڵتەنە پەشتی تۆ یۆ پەشتی تۆ لا تەپیۆ ئەری پەشتەوە کۆنتینیۆنا تۆ سەفحەکەەوە پەشتی تۆی سێ ناپەشتی تۆ ئەپە ئەری پانە هەمتە تا ڕاست ئانا ئاین هەد لێ ئاوەکەی نەتا نەکوشی ڕەکڵەکەش بەرە ئۆ بیەونی و سادیە شیکە ماڵە کەمینە شکو شاکو کردی نەپێم